دکتۆر ئەحمەد جەمال محەممەد هەرتەلی، ناسراو بە دکتۆر ئەحمەد جەمال هەرتەلی، بانخواز و شارەزا لە بابەتە پەروەردەیی و خێزانیەکان، هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە یاسا و شەریعە، خاوەنی چەندین بڕوانامەی ناوخۆیی و نێودەوڵەتیە لە بوارەکانی ڕایەنان و گەشەپێدانی مرۆیی و خودناسی و هونەری، دەربڕین و ئەتەکێت و پلانی استراتیژی و TOT. بەشدار بووە لە چەندین کۆنگرە و کۆڕبەندی ئاینی و زانستی لە ناوخۆ و دەرەوەی وڵات و بەشداری کارە و پێشکەشکردنی وتە و تارتیاندا. دامەزرێنەری بنکەی ئیستیقامە بۆ لەبەرکردن و فێرکردنی قورئانی پیرۆز. خاوەنی چەندین مۆڵەتی جیاوازە لە جوان خوێندنەوەی قورئان بە قیراءە جیاوازەکان و ئیجازەی سەحیحی بوخاری و چەندین مەتن و کتێبی جیاواز لە زانستەکانی فقه، ئوسوڵ، حەدیث، فەرموودە و قەواعید اللوغە العەرەبیە. خاوەنی چەندین بڕوانامەی سوپاس و پێزانینە لە وەزارەتەکانی پەروەردە، ئەوقاف، کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخرا و سەنتەر و ئۆفیس و دەستگاکانی ڕاگەیاندنی ناوخۆ و دەرەوە. خاوەنی چەندین دیدار و بەرنامەی ڕاستەوخۆ و تۆمارکراوی تەلەڤیزیۆنی و ڕادیۆ لۆکاڵی و ئاسمانیەکانە. خاوەنی نووسینی چەندین وتار و ستونە لە گۆڤار و بڵاوکراوە جیاوازەکان. ڕۆڵ و بەشداری کارایی هەبووە لە ڕاهێنان و هۆشیارکردنەوەی توێژەکانی کۆمەلگا بە پێشکەشکردنی چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپی گشتی و تایبەت لە خوڵ و خێوەتگە ناوخۆیی و ناوچەیەکان و دەرەوەی وڵات بەبێ جیاوازی. سەرپەرشتیار و نوێنەرایەتی چەندین ستاف و تیمی گەشتیاری کارایی کردووە لە ناوەندە ئاکادمی و زانستیە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵات.